لە نێو ستۆدیۆ بە خۆشحاڵیەوە میوانداری بەڕێز دکتۆر خالید حەیدەر مامۆستای زانکۆ ئابووریناس زۆر بە خێربی. ئەم بابەتە ڕێک تۆ کەسی شیاوی کە قسەی لەسەر بکەی. جا بە پرسیارێکیش دەست پێ دەکەم کاتی خۆی هەر لە دیدارێکی ڕۆژنامەوانیە کە نرخی دۆلار بەرامبەر بە دینار بەرز کرایەوە پەیوەندیەکمان بوو هەندێک قسەمان لەسەر و بابەتە کرد. ئێستاش ئاماژەکان بۆ ئەوەن کە مەترسیەک هەیە بۆ ئەوەی ئەم کورتێنانە پڕ بکرێتەوە سندوقی نەقد داواکاریەکی هەبێکە عیلاجی ئەم نەخۆشیە ئەوەیە کە دەست بۆ نرخی دۆلار ببرێ نرخی دینار داببەزێنرێ واروەها دۆلار بەرز بکرێتەوە. چاوەڕێ بکەین ئەمە لە عێراق ڕوودا؟ بەڵێ زۆر سپاس دەکەم بەناوی بەخشندەی خۆی گەورە بەخشندەی مەهرەبان. بەڕاستی خۆی ئەوەی کە ئەفەرمووی جەنابەت سەرەتا با ئینکەین کە ئێمە دەسەڵاتی ئەوەمان نییە نرخی دۆلار دەستکاری نرخی دۆلار بکەین. ئێمە دەسەڵاتی ئەومان هەیە کە ئەڵێم ئێمە یعنی مەبەست بانقی ناوەندی عێراقی لەگەڵ حکوومەتی عێراقیە کە لە پەرلەمان جەنابەت ئەزانی نرخی دۆلار با بڵێن نرخی دینار بەرامبەر بە دۆلار دیاری ئەکرێت بە ئەوەندە. بۆیە لێرە ئەوەی کە ئەفەرمووی جەنابەت لێرە بانقی ناوەندی دێت بنمونە بۆ ساڵی داهاتوو ئەگەری زۆر هەیە و باشیش کرا بەڕاستی باس لەوە کرا کە وا نرخی دیناری عێراقی دابەزێنرێت بە شێوەیە کە دۆلار بە 100 دلار بە 200,000 دینار بێن یعنی لە 140,000کە ببێت و 200,000 بەڵام دوایە بانقی ناوەندی ئەمەی بە درۆ خست ئەم هینا ئەم هەواڵە وتی ئێمە بە هیچ شێوەیەکەوە ناکەین لەبەر ئەوەی بەڕاستی ئەگەر وا بکرێت کێشێکی زۆر گەورە دروستە بێ. کێشەی یەکەم ئەوەیە کە خودی هەڵاوسان کە ئێستا هەیە زۆر زیادەکە. دووەم لەگەڵ زیادبوونی ئاستی نرخوا گەشتن بە هەڵاوسانێکی زیاتر ئەوەی کە ئەگوزەرەی ئێستاوە ئەگەر ڕوو بکە لە زیاتر بەرزبوونی ئینی زیاتر لە ساڵی 26 وای لێت کە کڕیار توانای کڕینی وەکو جاران نامێنن ینی بنمونە گریمان ئەگەر موچەکەی 1 ملیۆن دینار بێ موچە خۆر بە تایبەت ئەگەر بچێ بۆ بازارەکان بەو 1 ملیۆن دینارە بۆ مانگەکە چی ئەکڕی پێش 2026 ناتوانێت لە 26 دوای دەستکاریکردنی نرخەکە بەو شێوازە بیکڕێ بنمونە ئەگەر بڵێن گۆشت بنمونە ئەگەر بە 16یان 7,000 بێ کە بگاتە 20یان 25,000 دینار ئیتر وەکو جاران ناتوانێت هەمان بڕی گۆشت بکڕێ یاخود پەنیر یاخود ماست یاخود بابەتەکانی هەمان خەرجی بکە یاخود ئەو بابەتانی کە پێشتر ئەی کڕی وەکو بڕ ئیتر دەستی ناکەوێ بۆ لەبەر ئەوەی ئەو موچەکەی ساڵانە بڕێکی زۆر کەم زیادەکە بەڵام لە هەمان کات ئەبینی جەنابەت بەو شێوازە بەگەر خوانەخواستە دەستکاری نرخی دراوی عێراقی کرا بەرامبەر بە دۆلار ئەو کاتە تووشی کێشێکی زۆر گەورە بێ کە لە بەرژەوەندی حکوومەتی عێراقیە وادێ بکە کە نرخی دینار دابەزێنرێت بەرامبەر بە دۆلار بۆ پرسیاری ئەوەم هەیە هەڵبەت دواتر قسەی لەسەرەکەین بۆ ئەم بژاردەیە لەسەر مێزی حکوومەت بێت حکوومەتی داهاتوو. بەس تۆ باسی لە مەترسیەکە کرد کە ئەگەر دەستکاری نرخی دینار بکرێ و دابەزێنرێت ئەم مەترسیە گەورەمان لە پێش بۆ هاوڵاتیان بەس ئایەکە لە بژاردەکان ئەوە ئەبێت بەڵێ باس کراوە و وەکو عەرزی جەنابی شتانم کرد باس کراوە ڕقەمەکەش دیاری کرابوو بە حساب بگاتە 100 دلار بگاتە 200,000 دینار بەس وەکو عەرزی بەڕێستانم کرد بانقی ناوەندی وتی ئەم هەواڵە ئەسڵ و ئەساسی نییە ئەمە شتێکی میدیایە و تەنها ئەو کەسانەی کە ئەیانەوێت سوودمەند بن لەم بابەتە لە پرۆسەی فرۆشتن و کڕینی دۆلار ئەوان سوودمەندە بن لە بابەتە زۆر باشە ئێمە دڵنیای هاوڵاتیەکەینەوە کە شتیوانیە و ڕاستیەوە. پێ وایە فشارەکانی سندوقی نەقد بۆ ئاڕاستەیە بن خۆی ئەوەی کە بەڕێز ڕاوێژکاری دارایی سەرۆکوەزیرانی عێراق ڕای گەیاندوتی ئێمە هیچ قەرزێکی سندوقی نەقدی دەولیمان لا نەماوە بەڵام ئەگەر بیانەوێ بنمونە قەرز بکەن بە تەکید ئەو کاتە سندوقی نەقدی دەولی وەکو خاوەن پارە ئەوێ زمانی چی بکات زمانی ئەو بکات لە زووترین کات پارەکەی دەست بکەوێتەوە لە چی دەستێکەوێتەوە لە دۆخی اقتصادێک ئابووری وەکو عێراق کە فرۆشیاری نەوتە سەرەکیترین داهات سەرەکیترین سەرچاوی داهات نەوتە بۆیە چیەکە و جەنابشتان هەر لە پێشەکیەکە لەو ستایدنێک ئەرستان کرد بەڕستان هەمیشە لە زیادبوون و دابەزینە نرخی نەوت بۆیە ئەوە دڵنیایی نابەخشێ بە سندوقی نەقدی دەولی کە بە ئاسایی پارەکەی دەست بکەوێ. چیەکە سندوقی نەقدی دەولی ئەڵێ ئەو سەرچاوە سەرەکیە کە فرۆشتنی نەوتە
ئەمەوێ بۆ ناو عێراق بە شێوەیەک بۆم زیادی بکەیت کە پارەکەت زوو دەست بکەوێت پارەی بە عێراقی دوای بیگۆڕیتەوە بە دۆلار پارەکەم بیتەوە چی ئەبێت ئەمە قورسایەکە کەوێتە سەرشانی هاوڵاتی کڕیار بۆ لەبەر ئەوەی گریمان نرخی 1 لەتری بنزین لە 450 دینار ببێتە 700 باسی عێراقێکم نەک کوردستان لەبەرەوەی لای خۆمان هەر بەتەکی لەو ئاستە و زیاتریش بەو شێوازە لە جیاتی ئەوەی کە لە فرۆشتنی لەتری بنزین بە 450 گریمان کردیان بە 800 یان 900 ئەو کاتە دوو ئەوەندێ دەسەکەوێ حکوومەتی عێراقی بەس بیرمان نەچێت کە پارێکی زۆر خرایە ڕوو پارێکی عێراقی لە بەرامبەر دۆلارێکی تا ڕادەیە کەم کە دەستیەکەوێت لە عێراق دەستیەکەوێت لە ئەنجامی فرۆشتنی نەوتەکە بەو شێوازە ئەبینی جەنابەت پارێکی زۆر خراوەتە بازارەکان عێراقی بەڵام لە بەرامبەری دۆلارێکی زۆر نییە ئەمە وای لەیەکە کە خاوەنی پارەی دیناری عێراقی بۆ ئیش و کاروباری دەرەکی لەگەڵ وڵاتانی ترا بازرگانیە و بەرهێنە داوای دۆلاری زیاتر بکە خواز لەسەر دۆلار زیادە بێت نرخی دۆلار بەرزە بێتەوە بەشە و کارەساتەیەکە چاوەڕێ بکە ئەگەر بێت و سندوقی نەقد قەرز بدا بە عێراق بەو جۆرە دەستکاری پۆلیسی دارایی بەڵێ پێشتر کرا ئەگەر جنابتان بیرتان ما بێ جاران نرخی 1 لەتری بنزین 50 دینار بوو ئێستا 450 دینارە زۆر فەرقەکە زۆر زۆرە بەڵێ کە قەرز ئەدات ئەڵێم کە داوای قەرزم لەکەی من مەرجم هەیە ئەی سەپێنم بەسەرت بەڵێ ئەتوانێت ئەوە بکات بۆیە تەسەورەکەم ئەگەر عێراق داوای قەرز بکە کە ئەوەی کە باس ئەکرێت بەڕێز ڕاوێژکاری ئابووری سەرۆکوەزیرانی عێراق باس دەواکە کاڵێ یەدەگی دراوی قورسمان زۆرە سەروی 110 ملیار دۆلارە یەدەگی زێرمان هەیە تقریبا ئێستا ئەوەی کە باس ئەکرێت لە ئاسی چوارمی لە وڵاتە عەرەبیەکان عێراق و صندوق بەڵێ 170 بەڵێ تەنە لە هەمان کات باس لەوە ئەکرێت کە صندوقی نەقدی دەولی پێشبینیەوە کە تا 2030 عێراق بگاتە پلەی چوارەم لە ئینی گەشە سەندن لە ئاستی وڵاتە عەرەبیەکان ئەمەش پلەیەکی زۆر نایابە لەو ئاستەکە ئێمە خۆمان بەراورد بکەینەوە بنمونە بە سعودیە و بە ئێمارات و وڵاتانی کە لە ئاستی پەرەپێدانی ئابووری و پەرەپێدانی مرۆوی زۆر ئاستیان بەرزە لەگەڵ قەتەریشە بۆیە بە تەکید ئەگەر وا ببێ شتێکی باشە بۆیە تەسەوری ئەوە ئەکەم با بڵێن پێشبینیەوە ئەکەم کە عێراق زۆر پێویستی بە قەرزکردن نەبێت بۆ ئەوەی ئەو مەرجانە بسەپێنرێ بەسەری زۆر باشە لە گریمانی دەستکاریکردنی نرخی دۆلار ویستت ئەوە بڵێ نرخی دینار ویستمەوەت ئەوەم پێ بڕید ویستە شتێک بڵێ کە کێ سوودمەندە لەمە ئەگەر دەست بۆ دابەزانی بەڵێ حکوومەتی عێراقی گریمان بۆ ڕقمەکە ئاسان بێ باشە گریمان بەرمیلێکی نەوتی فرۆشت بە 100 دلار باش ئەو 100 دلارە کە بیهێنی جەنابەت وەکو حکوومەتی عێراقی کە بیگۆڕیتەوە لە بازارەکان بنمونە بە 140 هزار ئەگۆڕێت و ئەو کاتە بنمونە ئەگەر کەسێک موچەی 280 هزار دینار بێ یاخود سەروی ئەوە پێویستی ئەوەیە کە حکوومەتی عێراقی بنمونە 3 بەرمیل نەوت بفرۆشێ بۆ ئەوەی کەڤەری موچەی کەسێک بکات بەڵام ئەگەر 140 کرد بە 200 ئەو کات بەرمیل لێرە چیە بێ حکوومەت دەستکراوەترەکە لە ڕووی سیولەوە لە سیولە پارێکی زیاتری دەست ئەکەوێت لە گۆڕینەوەی دۆلارەکە بە دیناری عێراقی حکوومەت سوودمەندە بەڵام لە بیرمان نەچێ کە ئەو پارەیە 400 هزار دینارە ئەگەر بڵێن گۆڕا با بڵێن نرخی دینار بەرامبەر بە دۆلار بەو شێوازە طبعاً بە تەکید فەرمان بەر موچە خۆر هاوڵاتی زەرمەندە بێ بە تایبەت ئەو کەسانەی کە داهاتیان تا ڕادەیەکی زۆر سنووردارە یاخود ئەگەر زیادیش بکە ساڵانە کەم زیادەکە بۆیە فەرمانبەر بێ لە کەرتی گشتی یاخود لە کەرتی تایبەت زەرمەند ئەبێ لەو هاوکێشەیە باشە ئەو ئاماژانەی بۆ ئابووری عێراقن و تۆ بە دڵنیایی و چاودێریی وردە کردووە چیمان پێڵن لەبارەی ئابووری عێراق باسی قسەی بەرپرسێک ناکەین کە لە کابینەیە ڕەنگە بە پۆزتیڤ باسی بکات تۆ وەکو ئابووری ناسێکە دۆخی عێراق تەڵسەنگاندووە لە ڕووی ئابووری داراییەوە چۆنی دەبینی بەڵێ خۆی لە راپۆرتی با بڵێن هینی سندوقی نەقدی دەولی کە باسی عێراقی کرد ئابووری عێراقی کرد باسی ئەوەی کرد کە ئابووریەکە ئابووریکی لاوازە لەبەرەوەی پشتە بەستێ وەکو پایەک لەسەر یەک پایەوەستاوە کە فرۆشتنی نەوتە ئەمە دەریەخا کە ئابووریەکە لاوازە پێچەوانەی ئابووریەکانی تر وڵاتانی تر بنمونە بە تایبەت وەکو عەرزی جەنابتانم کرد بنمونە سعودیە و ئیمارات و قەتەر و وڵاتانی تر
ئەوان وانین ئەوان زیاتر بە نمونە بە تایبەتە گەر باسی ئیماراتیش بکەین پشتە بەستن بە بواری خەدەمات بواری گەشت و گوزار ئەبینی جەنابەت ئەم شوێنەی ئەو وڵاتەی کە پێشتر پێ ئەوترە بیابان ئێستا گەشتیار لە وڵاتانی ئۆروپا و ئەمریکا و ئەوان دێن بۆ سەردان و بۆنی گەشتیاری بۆ ئەو مەبەستی گەشتیاری بۆ ئەو وڵاتە لێرە مەبەستەوەی چێ مەبەستەوەی کە لێرە اقتصادی عێراقی ئەو راپۆرتە کە پێشکەش کراوە لەلانی سندوقی نەقدی دەولی پێمان ئەڵێ ئەگەر وا بەردەوام ببێ پشت ببەست ببنەوت بەڕاستی ئەوە حاڵەتێکی نەرێنی ئەبێ لەبەر ئەوەی پێشبینی ئەکرێت تا 2030 ڕاست ئەوان گەشتبینن کە تێکڕای گەشە سندنەکە زیاد بکات بەڵام لە هەمان کات ئاماژە بەوە ئەدەن کە دامەزراندن لە عێراق زیاد دەکا ئەڵێن ئێمە تا 2030 پێشبینی ئەکەین ئەگەر وا بەردەوام بێ عێراق لین و نرخی نەوتەکەش وا جێگیر نابێ پێشبینی ئەکەنەوەیە کە عێراق تووشی کێشێکی زۆر گەورە بێ لە کورتهێنانی بودجە نەفەقات خەرجیاتی بەکارخستن یاخۆ تەژغیلی کە بەشە زۆرەکەی ئەڕوا بۆ موچە ئەم کە ئەو کەسانەشە کە موچە خۆرن زیاد دەکا ئێستا پێ باس لە 9 میلیۆن و تقریبا 500,000 کرێ ئەوە زیاتر ببێت و زیاتر ببێت بەتەکید ئێمە ڕێژەی زیادبوونی دانیشتوانمان هەیە تقریبا لە 3 بۆ 3 و نیوە کە یەکێ لە مەترسیەکان بۆ سەر مەترسیەکان ئەوەیە کە ئەو کەسانەی کە چنە تەمەنی 15 ساڵەوە ئەوانەی کە تەخەڕوجەکان دەرچن لە زانکۆکان دابمەزرێن بەو شێوازە قورسایی سەرشانی حکوومەتی عێراقی زۆر زیاد دەکات بۆیە پێشبینی ئەکرێت لە 2030 عێراق حکوومەتی عێراقی نەتوانێت موچەی فەرمانبەرانی خۆی دابین بکات. باش زۆر جاوەک شانازی کە ئەوەی تۆش ئاماژت پێکرد ڕاوێژکارەکەی سوودانی ڕاوێژکاری ئابووری زۆر بە شانازیەوە باسی یەدەگی عێراقەکرێ لە دراوی قورس لە حاڵەتێکە دەست بۆ ئەم یەدەگە ببرێت چ مەترسیشی هەیە خۆی ئەوە طبعاً بەپێی بڕیار و ڕێنمایی تایبەت باس لەوە کرێت کە لە حاڵەتی یعنی زۆر دەگمەن دەست ببرێ بۆ ئەو یەدەگە بۆیە ئەوەی کە بەڕێزت ئاماژەت پێدا و بەڕێزە کە ڕاوێژکاری ئابووریە باس لەوە کاڵە مەترسی نییە لەسەر ئابووری عێراقی لەبەرەوە ئێمە یەکونیوی ئەوەندەی بنمونە احتیاطی هین پارەی بەرامبەر ئەوەمان هەیە بۆ نەفەقات بۆ خەرجیاتی بەکارخستن وەزیری دارایی باس لەوە ئەکاڵێ ئێمە هەندێک جار تەمان قسەکان و هەواڵەکان زۆر پێچەوانە یەکترین باس لەوە ئەکرێکی کاڵێ ئێمە تا 30 ساڵی تر پارەی موچەمان هەیە بەپێی توانە و ئیمکانیەتی ئابووری کە پشتە بەست ئابووری عێراق پشتە بەستێ بە نەوت و فرۆشتنی نەوت و خەڵکیش و جیهانیش پێویستی بە نەوتە لەبەرەوەی ئێستا هەرزانترین سەرچاوی وزە نەوتە بمانەوە نەمانەوێت بۆیە لێرە باس لەوە ئەکرێ ئەڵێ ئێمە پشت بەستن بەو یەدەگانەی کە پێشبینی کراوە لە نەوت بۆ عێراق و بۆ ئێرانیش باس لەوە ئەکرێ ئەگەر تەنها یەک بەرمی نەوت بمێنێ لە ئاستی جیهان لە بینی عێراق و ئێران ئەبێت بۆیە لێرە پشتبەستن بە ئەوە و پێشبینیکردن بەوەی کە ئەگەر ئێمە هەر پشت ببەستین بە نەوت ئێمە خاوەن نەوتین عێراق خاوەن نەوتە بەو شێوازە ئەڵێ هیچ کێشەمان نییە بەڵام لە هەمان کات سیرەکەی جەنابەت لە قسەکانی وتەکانی بەڕێزی بە نمونە باس لەوە کە ئەڵێمە تا کۆتایی ساڵ پارەمان نییە و موچەمان نییە و پارەمان نییە بنێرین بۆ حکوومەتی یاریمی کوردستان باشە ئەمە لەگەڵ ئەوەیە ناگونجێ بەڕاستی یەک ناگرێت ئەم چوار موچەی ئەم دوایە عێراق کە دابش کراوە لە کاتی خۆی لای داوە ئەم گرفتی سیولەیە ئەگەری هەیە وا بکە ئەم موچەیە کە بۆ هەرێم و هەرێم چاوەڕێ لانی کەم لەم ساڵە یەک موچەی تر وەربگرێ کێشە بۆ ئەمەش دروست بێت خۆی بەبێ ئەمە ئوستازیان بەبێ ئەمە کێشە هەبوو بۆ موچەی حکوومەتی یاریمی کوردستان اینجا ئەمەشی بێتە سەر وابزانم پێرە ڕایگەیاندووە بەڕێزی وەزیری دارایی ئەڵێ ئێمە ئەو سیولێکە لە بەردەستمانە کە باسی 30 ساڵ ئەکراڵە تا 30 ساڵی تر ئێمە موچەی فەرمانبەرانمان دابین کراوە پشتبەستن بەو ڕاستیانەی کە هەیە بە حسابی بەڕێزیان وا باسی ئەوە ئەکە کە ئێمە ئەو سیولێکە لە بەردەستمانە بۆ کۆتایی ساڵ ئەو دەسەڵاتی کە پێمان دراوە ناتوانین پارە بنێرین بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام من ئەگەڕێمەوە بۆ مانگی 5 بیرتانە جەنابتان هەر ئەو بەڕێزەوتی ئیتر پارە نانێرین بۆ کوردستان لەبەر ئەوەی کۆتایی هات پشکەکەی خۆی وەرگتۆ و تەواو هی 3 ساڵەکە بەڵام دوای ئەوە من دڵنیا بووم کە بابەتەکە سیاسیە پارە نێدرا لە خوا بەزیاد بێت باش زۆر جابازەوە کرێکە سیولە و پارەی عێراق دیناری عێراقی ڕێژەیەکی زۆر بەرز لە دەست هاوڵاتیان هەیە ئەمە گرفت باس لەوە ئەکرێت لە 180 پارە لە ماڵانە لە ماڵانە
بۆچی خەڵکم پارەیە دەرناکاتە لەبەرەوە سیقەیان نییە بە بانکەکان. خودی قسەکانی ئەو بە ڕێزانە کە بەرپرسن، یعنی بە نمونە وەزیری دارایی عێراقی کە باس لەوەکە پارەمان نییە و ئەبێ خانیشینکراوەکان کە سەرەتای هەمومان یەک لەوێ موچە وەرەگرن تۆزێک سەبر بگرن و تحمل بکەن نازام چی و بابەتانە 3 ڕۆژ 4 ڕۆژ دواکەوێ موچەی فەرمانبەران تۆزێک دواکەوێ 4-5 ڕۆژ دواکەوێ. ئەمە هەمووی وا نیشانەی ئەوەیە کە حکوومەتی عێراقی فعلن کێشەی سیولەی هەیە. بۆیە لێرە کە باس لەوە ئەکرێت کە 180 پارە لە ماڵانە فعلن لەوە دێت کە ئەوان ترسیان هەیە و سیقەیان نییە بە بانکەکان. تەمان پیش بەستن بە ئەمە حکوومەتی عێراقی بەڕێز سوودانی هەوڵی داوە زۆر بۆ ئەوەی تعاملاتی دارایی ببێتە ئەلکترۆنی. هەوڵی داوە کە ئەو پارەیە لە ماڵان ڕابکێشە بیخەتە ناو کۆمپیوتەر و بیخەتە ناو ئەنتەرنێت و بیخەتە ناو ئینی حساباتی ئلکترۆنی وەزارەتی دارایی بەو شێوازە بە یاخود شوێنەکانی تر بەو شێوازە بێت کە بتوانێت حکوومەت کۆنتترۆلی بکات و ئیسیفادە لێ بکە بۆ موچە بدات. بەڵام ئەگەر پارەکە لە ماڵان بێت ناتوانن بە زۆر ئەوە لە خەڵک ڕابکێشن و بیخەنە بازارەکان. کاک دکتۆر من زۆر خۆشحاڵم بۆم گفتوگوێ ئەڵبەتە بریا کاتە بۆیە زیاتر لەسەرم بابەتە ڕۆشتینە. زۆر سپاس بۆ ئامادەبوونە.